هەر کەسێک لە ئێوە پێی خۆشە بڕواتە بەهەشتەوە، حەزی لە چوونە بەهەشتە، با ئێش و ئازاری دراوسێکەی نەدات، لەگەڵ دراوسێکەیە خراپ نەبێت. لە هەر شوێنە کەسێ دراوسەی تۆیە، لە ماڵەوە، لە دوکانە، لە شوێنێک، عەزێتی مەدە ئەگەر حەزت لە چوونە بەهەشتە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە ئەفەرمێ سوێن بەو خوایەی کە گیانی منی بەدەستە، ناڕواتە بەهەشتەوە. لا يدخل الجنة عبد لا يأمن جاره بوائقا. سوێن بەخوا ناڕواتە بەهەشتەوە، واتە ئەڕواتە دۆزەخەوە. کێ؟ ئەو بەندەی، ئەو کەسەی دراوسێکەی لە زمان و لە شەڕی ئەمین نەبێت. پەنا بەخوای گەورە. واتە هەر کەسێک دراوسێکەی لی ترسا، ماستاوی بۆ کرد، لە زمانی ترسا، لە شەڕی ترسا، ژنە یا پیاوە، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم واللهی ناچێتە بەهەشتەوە. ئەمە بەداخەوە حاڵی هەندێکمانە. دراوسێکە لێ ئەترسن، دەڵێ پۆز لێ ئەدا، ئەڵێ دراوسەکان هەمووی لێ مەترسن. لە دڵنیا بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مزگێنی داوە پێت کە واللهی ناڕۆیتە بەهەشتەوە. سوێنی شەخوا، سوێنی پێغەمبەری خوایش صلی الله عليه وسلم سەد حەقە. واللهی ناڕواتە بەهەشتەوە ئەو کەسەی دراوسەکەی لێی ئەمین نەبێ، لە زمانی، لە دەستی، لە هەموو شتێکی، کەواتە ئاگادار بە دراوسێت هەیە، لە خوا بترسە. هەندێکمان هەیە بەداخەوە مە حاڵەکەمانە، بەدەست بدە دراوسەی خراپەوە. دراوسەی باش نیعمەتێکی زۆر گەورەیە، بەس کە دراوسێکەت خراپ بوو، ئەو کاتە نەخانوەکەت قیمەتەکە، نەخۆشی لە ژیانتا هەیە، نەخۆشی لە کۆڵانەکەشدا هەیە. لە حەدیثێکی صحیح تەرغیبە هاتووە، خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم ڕۆژێک پیاوێک هاتە خزمەتی، وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دراوسێکەم زۆر ئازارم ئەدا، ژنی وا هەیە کۆڵانێک بۆتە مشکیلە بەدەستێەوە، پیاوی وا هەیە بە هەمان شێوە، دراوسێکەم زۆر عەزێتم ئەدا، زۆر ناڕەحەتم ئەکا، زۆر خراپە لەگەڵم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی خۆڕاگر بە، سەبر بگرە. جاری دووەم و سێم هاتەوە، فەرمووی ئەی خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دراوسێکم ژیانمی نەیەڵاوە. عیبە ئێوە دراوسەی یەکن، دراوسێ لەسەر مناڵێ چەند شەڕەکەن بەیەکەوە. پیاو بن، پیاو مرد بن، نەسیحەتی ژنەکەت بکە لەسەر شەڕە مناڵێ، دوای نیم سەعات بەیەکەوە دووبارە یاریەکەن و پێویست ناکات تۆ بکەیتە شەڕ و ئاژاوە و کێشە و مشکیلە. ئەی خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دراوسێکەم زۆر خراپە لەگەڵم. جاری سێم هاتەوە، ئەمجا پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم تەمان ئەگەر بارنەکەی حەلێترت هەیە، فەرمی بڕۆ ماڵەکەی خۆت، ئەو ئەشیایی کە لە ماڵەوەیە هەمووی بێرە ناو کۆڵانەکە دایبنێ. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم کاتێکە ئەم پیاوەش ئەم کاری ئەنجامدا، ماڵەکەی پێچایەوە لە کۆڵانەکە داینا، لە ناوڕاستی کۆڵانەکە، خەڵکی بەیاتی ئەپەڕین، کاکەوە چییە؟ بۆ ماڵەکە دێرە داناوە. ئەوشەی وەڵای دراوسێکەم زۆر خراپە لەگەڵما، جارونی و ئوذینی، دراوسێکەم زۆر عەزێتم ئەدا. هیتە ژنەیە پیاوە، دراوسێکەم عەزێتم هەدا، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەسێتی بۆم کردووە ماڵەکەم لە ناوڕاستی کۆڵانەکە دابنێم، چونکە هیچ حەلێکم نەماوە. ئەمجا خەڵکی بەیاتی ئەپەڕی، کە پرسیاریان نەکرد، خەڵکی لەعنەتی لەو پیاوە ئەکرد، لەو کەسە کە ئەو کاری ئەنجام داوە. و جاری وا جاران ژن بوو، ئێستا پیاویش پیا بووە کۆڵانەکە بەدەستێ وەزعیان خراپە. پیاوت خوا بێ وابێ، و نێرن یا پیاون، هەر کەسێ تێ ئەپەڕی قسەی پێوت، نەفرەتی لێ کرد، ئەی فڵان کەس بەر نەفرەتی خوا بکەوی، خوای گەورە وات لێ بکە، وات لێ بکە، وات لێ بکە، مادەم عەزێتی دراوسێکەت ئەدەی. پیاوەکە گوێی لێ بوو، ئەم خەڵکە هەمووی گوێنی پێدا و هەمووی نەفرەتی لێەکە و هەمووی دوعای لێەکە. هاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، پیاو خراپەکە، دراوسێ خراپەکە، وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حاڵم باش نییە. فەرمووی بۆ؟ وتی وەڵڵی خەڵکی لەعنەتم لێ ئەکات، خەڵکی دوعام لێ ئەکات،
پێغەمبەری خوایش صلى الله عليه وسلم فەرمووی قد لعنك الله قبل الناس دڵنیا بە پێش خەڵکی خوا نەفرەتی لە تۆ کرد. ئەها چەندێ خەتەرە؟ نەڵێ من کەسێکم هەموو خەڵکی لێ مەترسیە، خوا پێش خەڵکی نەفرەت لە تۆ ئەکا. دەفەرمێ ئەی عەبدەکەی من لە ڕەحمی من بە دوور بی، نەفرەتی منت لێ بێ، لعنەتی منت لێ بێ. بەڵێ دڵنیا بە پێش ئەوەی ئەو خەڵکی بێوە تێپەڕیەوە بڵێن تۆ بەر نەفرەتی خوا بکەی، خوا نەفرەتی لێت کردووە پێش خەڵکی. وتی وعد بێ تەواو، وعد بێ تەواو، عەزیەتی دراوسێکم ناتم. هاتەوە بەلای پیاوەکە، تەماشای کرد ماڵەکەی لە کۆڵانەکە داناوە، وتی بڕۆرەوە ماڵەکەت بەرە ژوورەوە، وعد بێ جارێکی تر عەزیەتت ناتم، جارێکی تر عەزیەتم، چونکە خوا نەفرەتی لێم کردووە، خەڵکی نەفرەتی لێم کردووە، هۆکارێکە بۆ چوونە جەهەنەمی من کە عەزیەتی تۆم داوە. بۆیە وعد بێ جارێکی تر عەزیەتت نادەم، ماڵەکەت بەرە ژوورەوە، تەواو حەقم نێ بەسەرتەوە. جا ئەمە حاڵی هەندێک کەسە بەدەست دراوسەی خراپەوە، بەڵام کێشەکە لەوەدایە ناگەڕێنەوە. ئەم پیاوە وازی هێنا تەواو عاقڵ بوو، بەڵام هەیە هەزار ئاەت و حەدیسی بۆ بخوێنەوە عاقڵ نابێت، واز ناهێنێ. کەواتە ئاگادار بە عەزێدانی دراوسێکەت، هۆکارێکە بۆی کە خوای گەورە نەفرەتت لێ بکات. کەواتە ئاگاداری خۆت بە. ئاگادار بن عەزێدانی دراوسی شتێکی ئاسان نییە، خراپەکردن لەگەڵ دراوسێ شتێکی وا ئاسان نییە. بزانین گوناهاکەی چەند قاتە. لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتۆ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر ئینسان دەست زینا بکات لەگەڵ ئافرەتی ترە، تاوانەکەی سوکترە لەوەی لەگەڵ یەک دراوسەیەکە ئافرەتێکی دراوسی خۆیان زینا بکات، دراوسەکانی دەوروبەرت. بۆی دڵخۆش مەبە ئەی خیانەتکاری بەدڕەوشت، کاتێک کە دەڵی فڵان کەس پیاوەکەی چۆ بۆ دەوام، چۆ بۆ ئیش، چۆ بۆ سەفەر، با بچون بەلای خێزانەکەی دراوسێمان بخەون. وەڵاهی زیناکەت دەقات زیاترە، چونکە ئەفەرمێ ئەگەر دەست زینا بکەی لەگەڵ ئافرەتی ترا کە چەنە تاوانێ گەورەیە، هێشتا بۆ قیامەتە سوکترە لەوەی کە لەگەڵ یەک ئافرەتێکا زینا بکەی، واتە زیناکەت دەقات و زیاتریش. و ئەفەرمێ ئەگەر لە دراوسێکەی خۆت دزی بکەی، دەقات زیاتریش تاوانەکەی لەوە گەورەتە کە لە غیری دراوسێکەت دزی بکەی. کەواتە ئەگەر دراوسێکەی خۆت لێت ئەمین نەبوو، پەنا بەخوای گەورە جاران خەڵکی ماڵی بەسەر دراوسیەوە جێدەهێڵا، ژن و مناڵ. ئێستا ناوێری ماڵەکەش زۆر جا لای هەندێک کەسا جێبێهێڵی. دراوسی باش زۆر الحەمدوللا، بەڵام یەک دراوسەی خراپ لە کۆڵانەکە هەبێ هەموو ژیانی ناخۆشە بێت. بۆیە تاوانکردن بەرامبەر بە دراوسەیە، ئیتر دزی بێ، زینا بێ، هەر شتێک بێڕێزی بێ، هەموو شتێک، تەنها ئەم دوو تاوانە ناگرێتەوە. ئەمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو نمونەیەک هێناوێتەوە. ئەگینا تاوان لەگەڵ دراوسێ ئەنجامی بدەی، زوڵم و ستەمی لێ بکەی، بێڕێزی بێ بکەی، دەقات بەڵکو زیاتریش. کەواتە ئاگاداری خۆت بە، عەزێتی دراوسێکەت مەدە. یعنی خەڵکی وا هەیە ئەوەندە لە خۆی ڕانابینێ، سیارێک لەبەر دەرگاکەیە بوەستی، ئەچێک ئەڵێ من عەتەجەوە لە کۆمەڵەشت دانێ، تۆ کاکە تۆزێ پیاو بە پیاو، با پیاوەتی تیابێت. دراوسێکەی عەزێت ئەدا تەقەتەقەکات بە نیوەی شەو، مام حاجیگیان تۆ سەعات 6 و 7 ساوی ڕاستەکەی، بەس حەقت چییە بەسەر خەڵک؟ کاکە بۆ خەڵکەوتوە، تۆ حەقت چییە بەسەر خەڵکەوە؟ دەستەکەی بە چەکوشکاری. لە خوا بترسن، تەقوای خوا بکەن. خەڵکێ نەخۆشی هەیە، خەڵکێ مناڵی کۆرپەی هەیە خەوتووە، وەڵا کاکە با نەخەون، کاکە تۆ چییە بەسەر دراوسەکان و بۆ عەزێتیان نەدەی؟ ئەو تەقوڕەی کە سەعات 7 و 8 بیخە، هیچ 12 بیخە، 11 بیخە، دوای نیوەڕۆ، ئیلا بۆ سەعات 6 و 7 تێنان و چای خواردەوە دراوسەکان عەزێتە دەی. لە خوا بترسە، پیاو بە. خەڵکی ناسێ کاکی، خەڵکێ نەخۆشە، خەڵکەی بێتاقەتە. دراوسێ ئەگەر تاوانی بەرامبەر بکەی دەقات بەڵکو زیاتریشە، بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی کردووە. یا ربی خوای لە گوناحەکانمان خۆش بی، خوای گیان لە دراوسەی خراپمان پارێزی، دراوسی باشمان بەنسیب کە یا رب العالمین. ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. أيو كسيك دراوسەکانت عەزێتە دەی،
بەداخەوە ئەمڕۆ لە ناو کۆمەلگای ئێمەدا کەسانێک پەیدا بوونە لە ماڵەوە دوو لە ڕێبەڕێسان کۆمەڵێک مەڕووبزن و مانگای داناوە دراوسەکانی هەمووی عەزێت داوە. وەڵڵاهی ئەو ئیشەی تۆ حرامە، چونکە مە ساڵی پەنجاکان نییە، دراوسەکانت بۆنی ئەو کۆڵانە هەمووی گرتووە، ئیزعاج بوونە. وەڵڵاهی ئەم حەدیثانەی کە باسێکم شمولی تۆکە هەمووی، چونکە تۆ عەزێتی دراوسێ ئەدەی بە سەوتی بەرز تەماشا ئەکەی بە ڕێگرتن، جارێک کابرا ڕێگاگرێ لە کۆڵانەکە بەردەوام ڕێگاگرێ، شەڕ بە دراوسەکانی ئەفرۆشێ. عەزێتی دراوسێ مەدە، لەبەر خاتی 200 سەتڵ ماس حەچی دراوسێ هەیە بێزارت کردووە، بە هاوین بێزار بوونە، بە زستان بێزار بوونە. لەخوا بترسە، ئەم حەدیثانە شمولی تۆ ئەکا و تۆ ئەگرێتەوە دڵنیابە. لە حەدیثێکی صەحیح بوخاری داهاتووە، خۆشەویستی خوا صلى الله عليه وسلم سێ جار فەرمی والله لا يؤمن، والله ئیمانی نییە، واتە ئیمانی کامل نییە، ئیمانداری ڕاستەقینە نییە، والله والله والله. وتیان ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەو کەسە کێیە ئەوەندە هەڕەشی لێ دەکەی؟ سێ جار دەفەرمی سوێن بەخوا ئیمانی نییە و ئیمانی تەواو نییە. فەرمی الذي لا يأمن جاره بوائقه، ئەو کەسەی خەڵکی لە شەڕی ئەمین نەبێ، دراوسەکەی لە شەڕی ئەمین نەبێ، لە زمانی لە دەستی ئەو کەسە ئیماندار نییە. واتە ئیماندار نییە مەسەڵەنێک کافرە، واتە ئیمانداری ڕاستەقینە نییە. و پێغەمبەری خوا فەرمی سازەمەک باسمان کرد واللهی ناچێتە بەهەشتەوە ئەو کەسەی دراوسەکەی لە دەستی ئەمین نەبێت. پێتان خۆشە خۆشەویستی خوا صلى الله عليه وسلم ئاواتان پێ بڵێ لەسەر مناڵێک لەسەر شتێکی بەسیط شەڕەکە، یعنی ئەکرێتەوە دراوسەیەکی دراوسەکان هەمویان لە تۆ بترسن؟ ئەی ناترسی خوای گەورە خەزەبی لێت گرتووە؟ کەواتە ئاگادار بە، چونکە پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم هەر کەسێک باوەڕی بەخوا و بە ڕۆژی قیامەت هەیە با عەزێتی دراوسەکەی نەدات. هاتووی بۆ مزگەوت، هەری مزگەوتی، عەزەی دراوسەکانت مەدە، دراوسەکانت زۆر زۆر لە خەڵکی تر بۆت باشترن. وەڵڵاهی زۆر زۆر ترسناکە ئەو کەسانی کە عەزێتی دراوسەکانیان ئەدەن. پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لە حەدیثێکی صەحیح داهاتووە لە صەحیح ئەدەب مفرەد، لای پێغەمبەری خوادا صلى الله عليه وسلم باسی ئافرەتێک کرا، پیاویش دەگرێتەوە، بەڵام زیاتر ئافرەت عەزێتی دراوسێدا، بەڵام ئێستا پیاویش پیا بووە بەداخەوە. وتیان ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فڵان ئافرەت شەو نوێژ دەکا، بە ڕۆژوی سونەت ئەگرێ، خێر و سەدەقەی زۆر ئەکا، ئەهام هەموو واسەفاتە، ئێژن هەیە شەو نوێژی ژین ئێستا سافیرەیە، ڕۆژوش ناگرێ، خێر و سەدەقەیش ناکا و هەمان سیفەتی تایەوە هەر خراپتر. ئافرەتێ بکاتە حەدێکی ئاوا شەو نوێژی هەبێ، ڕۆژوی سونەت بگرێ، خێر و سەدەقەیش بکە، بەڵام یەک سیفەتێکی تایە، وتؤذي جيرانها بلسانها، بە زمانی عەزێتی دراوسەکانی ئەدات. ئەو ئافرەتە خۆشەویستی خوا فەرمی صلى الله عليه وسلم لا خير فيها، خێری تیان نییە. با شەو نوێژ بکە، خێری تیان نییە، با ڕۆژوی سونەت بگرێ، خێری تیان نییە، باس خێر و سەدەقە بکە، خێری تیان نییە، مادەم عەزێتی دراوسەکانی ئەدا، هي من أهل النار، ئەو ئافرەتە ئەهلی ئاگر و ئەهلی دۆزەخ، مادەم عەزێتی دراوسەکانی دا ئەهلی دۆزەخ. کەواتە عەزێتدانی دراوسەکانت بە زمانت بەدەستت هۆکارێکە بۆی کە خوای گەورە بتخاتە ناو ئاگری جەهەنەمەوە. ئیتر حەجەکەی، عومرە ئەکەی، شەو نوێژەکەی، ڕۆژوو ئەگری، شەشەڵان ئەگری، عەرەفە ئەکەی، وەڵڵاهی پێغەمبەری خوا فەرمیە سازم ئەو کەسە ئەهلی ئاگرە. کەواتە زۆر گرنگە لە جاتی ڕۆژوی سونەت، لە جاتی شەو نوێژ ئەگەر بە هەردووکی باشتر ئەگەر بکەی، ئەگەر نایکەی عەزێت دراوسەکەت مەدە، وەڵڵا خوای گەورە خێر و پاداشتێک گەورەت بۆ نووسێ. سوودی نییە شەو نوێژەکەت، عیبادەتەکەت ئەگەر دراوسەکەت لێت ڕازی نەبێت. کەواتە ئاگادار بە، ئەوە خێری تیانی و ئەهلی ئاگرە. لە کۆتاییدا دەڵێم سەبر بگرن لەسەر ناڕەحەتی دراوسێ. خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم لە حەدیث صحیح تەرغیب هاتووە إن الله يحب ثلاثة، خوای گەورە سێ کەسی زۆر خۆشەوێ، سێ کەسەی خوای گەورە خۆشیانی دەوێ. یەکێک لەوانە رجل له جار سوء يؤذيه فيصبر على أذاه،
ئەو کەسەی دراوسەیەکی خراپی هەیە عەزێتی ئەدا و ئەمیش سەبر ئەگرێ، ئەو کەسە خوا خۆشی دەوێت. بۆیە ئەو سەبرەی کە تۆ دەگری لەسەر دراوسەی خراپ هۆکارێکە بۆی کە خوای گەورە تۆی خۆش بوێ ببیتە خۆشەویستی خوا، بەڵام دراوسەیەکەشت دوژمنی خوایە. بۆیە لە کۆتاییدا دەڵێم عەزێتی دراوسەکانتان مەدەن، مەڵێ من لەسەر حەقم. دراوسێتە پیاو بە لەگەڵیدا، ئافرەتێکی مرد بە، با مەزلوم بی نەک زاڵم. دراوسێ شەڕی دەبێت، دراوسێ ئاسایی لانەیان جارێ مناڵ شەڕەکە پێویست ناکە لەسەر شەڕە مناڵێ، لەسەر سیارە وەستاندنێ، لەسەر تەقەتەقێ تۆ بچی لەگە دراوسێکدا بکەیتە شەڕ. نەسیحەتێکی بە شێوەی خۆش کاک فڵان کەس، مام فڵان کەس، خوشکە فڵان کەس، ئەم کارە بەڕاستی بێزارمانت کرد، بە ئەدەب و بە ڕەوشت و پێی بڵێ، نەک بە جوێندان و بە سوکایەتی کردن. بۆی با بەخۆماندا بچینەوە لە کۆتاییدا دەڵێم ئەوەی عەزێتی دراوسەکانی بدە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مزگێنی پێداوە ئەهلی ئاگرە، مزگێنی پێداوە خوا نەفرەتی لێکە، مزگێنی پێداوە ئیمانداری ڕاستەقینە نییە، مزگێنی پێداوە ناچێتە بەهەشتی شەو. جا ئەو کەسەی بەڕاستی دێ بۆ مزگەوت و ئەهلی مزگەوت و دەیە بڕاتە بەهەشتەوە لە جەهەنەم بە دوور بێ با بیسەلمێنێ لەگە دراوسەکانیان. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوشك عن من بدي خوايا باراني برحمة من ببارين يا رب العالمين، خوايا باراني برحمة من ببارين يا رب العالمين، خوايا آخر من بخير بكيرين يوجو رجوع عبادة مالك قبول كي يا ربي خوايا ما كي تدراوسيكي باش بدراوسي كان من لك سخراب كان نبي للشر خرابش من باريزي يا رب العالمين، خوايا هي مني وآرامي ولات من بباريزي، خوايا ولات من لها مشر وناخوشي باريزي. آمين آمين آمين، وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.